آخر نازانم ئەوە سڕەکە ئەمن بەو هەموو ماڵ و مڵک و سەروەت و سامانەوە ناتوانم بەو کەسەی بگەم کە خۆشم دەوێت. لێت تێدەگەم بەڵامی ترەوە قەدەری ئێمەیە. قەدەری ئێمەیە؟ چییە جوانە پێم برێ بەڕاستی دەتەوێت لێم جیا ببیەوە؟ نا من کەشتی وام کتووە. نا لە قسەکانت ڕادیارە بە من دەرێ ئەوەی کردیتمان بە دووکرایی بابردی کەتینە؟ من لەبەر تۆمە نامێ پەیوەندی لەگەڵ عایلەکەت تێک بچێت. کچێکە من عاشقی تۆ بووم ئەمن وازم لە هەموو کەسە چینە ئەمن لە پێناوت و پێت دەرێم ئامادەمە بمرم. ئەخ من نامەوێ واز لە هەموو کەسێکت بێنی ئەوان کەسوکاری تۆن. ئێستا خەریکە سەبر خۆتم لۆ دەردەخەی خەریکە هەموو شتێک لێ ئاشکرا دەکەی کە تو بەڕاستی عاشقی من نەبووی دەناکەمت کەش بەرگەت دەگرت. هەڵمەت تۆ بە کەسوکارتەوە جوانی حتمما حکمەتێکی تێدایە. تەواو تازە تێگەیشتم ئەتو دەتەوێت واز لە من بینی پاشەوە هەموو شتێک کە کردمان پاشەوە هەموو هەوڵ و مادیبوونەی دەتەوێت واز لە من بینی ئێستا. هەڵمەدەوە قسەی خۆتە بەڕاستی هیچ ماوە من بۆتی نەکەم چی ماوە من بۆتی نەکەم مادەی پێم بڵێ تۆ بەس وەرە داوام بزانە شت هەیە لەم دنیای بۆ تۆی نەکەم من لە پێناو خۆشەویستی تۆ هەموو شتێکت بۆ دادەنێم خۆم. هەڵمەت ئەولۆ جابی تەلەفۆن منادەیەوە. بابا مۆبایلم کوژا بووە. جۆب دێک چی سوال کرد زۆر باش دەزانم ئەتو هەڵمەتت خۆش نایە ئەتو چاوت لە سەرۆت و سامانیا خەیاڵت خاوە تو یەکێ چتوو بتا بووچی من. ماما ئەوەندە ئیهانەم مەکە هەردووکمان خوا دروستی کردوین و مرۆڤین اینجا خوا هەموو شتێکی بە تۆ نەداوە خۆ. وەڵڵا هەموو شتێکی لایتە من. وانییە مامە گیان هیچ کەسێک کامڵ نییە و اینجا هەموو شتێکیشی پێ نەداوی. وەچی چە؟ وەکو ئینسانیەت وەکو مرۆڤایەتی و بەختەوەری و ویژدان. جۆلەیە باسی بەختەوەری دەکا کچی سوالکەر پێم برێ تا گەیشتی ئەو تەمەنەی تا ئێستا ژەمەنانەکەت پڕ بەزی خۆت خواردی ها؟ بابا بەسە و قسانە وەراتو بەسا یادەک بە جۆب دەم کچێ بڕۆرە بە چاوم دەفو بڕدەی بابا واز لەوی بینە سای خوارد دەکت بەرزەکەیوە پێشم کۆ خۆ بزار چکە